هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێ خۆڕاگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێ یەکەم هەنگاو هەتا ئەنجام لێژنەراشەی گەنجی دەوێ قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام سووتی دەوێ کۆمەڵێکی چاو نەترسی شوێنکەوتووی تانوتی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام باوەڕی پتەوی دەوێ کاری نوحی بەردەوام و هەوڵی ڕۆژ و شەوی